باسی میلنیشنە کوردیەکان دەکەین. هێمنی و ئاسایشی لە بادینان سەپاند و ئەوڕۆ باسی میلنشینی سۆران دەکەم. جەنگی جیهانی یەکەم ساڵی چەند بوو؟ سیاسی و ئابووری. ئافرین جەپڵەتی زۆر قەیم لە ئەو کاتتان باش قوتابیانی خۆشەویست لە بابەتی ئەوڕۆکەمان باسی میلنیشنە کوردیەکان دەکەین. پاژەوەی سوڵتان سەلیمی یەکەم لەگەڵ مەلای ئیدریسی بەدریسی ڕێکوتنامەیەکیان کرد. لەو ڕێکوتنامەدا بوو هۆی ئەوەی کا چەندی میلنیشن پەیدا بیتن. یەکێک لەو میلنیشینانە میلنیشینی سۆران، بابان، ئەردێلان، موکریان، بەدریسی چەندین میلنیشینی دیکەمان هەبوو. بۆ باسکردنی ئەو میلنیشینانە چەند قوتابیەکی خۆشەویست ئەمڕۆکە یەکێک باسی میلنیشینەکان دەکەین. یەکەم قوتابیمان لارێ با بفەرمێتن. ئەوڕۆ من باسی میلنیشینی بادینان دەکەم. دەکەم جا پێناسە چ کورتی لۆ دادنەی؟ میلنیشینی بادینان یەکێکە لە میلنیشینە کۆنەکدیەکان کە لە ساڵی 1262 زاینی لەلایەن شێخ بەهائەدین دامەزرا کە پایتەختی میلنیشینەکەش قەڵای ئامێدی بوو. لە ساڵی 1714 باران پاشا بە پاشای مەزن بەناوبانگ بوو بووە بە میری بادینان. هێمنی و ئاسایشی لە بادینان سەپاند و بەهۆی دادوەری و دەستکراوەیی دڵی دانیشتوانی بۆ خۆی ڕاکێشا و ئاوەدانکاری و پەرەپێدانی زۆری ئەنجامدا. میلنیشینی بادینانە و میلنیشینەکانی کەش لە دەوروبەریتی. سپاس بۆ ئامادەبوونتان. ئەوڕۆ باسی میلنیشینی سۆران دەکەم لە دامەزرانیەوە بۆ کۆتایی پێهاتنی. میلنیشینی سۆران لە ساڵی 1816 زاینی یەکەمین جار لەلایەن میر محەممەدی ڕەواندز کە ناسرا بە پاشای گەورە سەربەخۆی خۆی ڕاگەیاند و لە سەدەی 15دا لەلایەن میر عیسا کوڕی کەلوسبەک دامەزراوە. میر محەممەد لە ماوەی دەسەڵاتیدا هەوڵیدا قەوارەیەکی کوردی دروست بکات. لە ڕێی فراوانکردنی دەسەڵاتیدا هەر لە سنووری ئێستای شاری هەولێر و دەڤەری بادینان تاکو شاری شنگال و ناوچەکانی ڕۆژهەڵاتی کوردستان. ئەوە سنووری میلنیشینەکانی کوردستانە ئەلێرە بووە میلنیشینی سۆران. ئەلێرەش پایتەختی میلنیشینی سۆران ڕەواندز لە ڕابردوو ئێستا. لە گرنگترین کارەکانی پاشای گەورە بنیاندنی قەلا و قولە و پرد و ڕێگەوبان وەکو هیچ قەلا لە ڕەواندز، قەڵای ساتکا لە دۆکان، پردی بەرسیرین لە باڵەکایەتی و قشڵەی کۆیە. سڵام ناوسانە سەلام لە پۆلیس تێکبی ئەمڕۆ باش میلنیشینی بۆتان دەکەی. میلنیشین بۆتە لەلایەن میر عەبدولعەزیز دامەزراوە لە ناوچەی دەزیرەی بۆتە و هەروەها میلنیشین بۆتان پێی دەگوترێ بۆتیان بوختی. بەڵام بۆ چ پێی دەگوترێ بۆتیان بوختی؟ لەبەرە هەموو خەڵکی دەڤەرەکە سەر بە هۆزی بوتیان بوختی بوونەوە. هەروەها میلنیشین بۆتان ناوێکی تری هەیە میلنیشینی ئازیزان. بەڵام لەبەر چ پێی دەگوترێ میلنیشینی ئازیزان؟ ناو دامەزرێنەرەکەی هاتووە ئەویش میلنیشینی میر عەبدولعەزیز بووە. هەروەها دەتوانین بڵێ میلنیشینی بۆتان خاوەنی کۆنترین قوتابخانە بووە لەسەر ئاستی عێراق و کوردستان کە دەکەوێتە ئامێدی. دەستان خۆش. میلنیشینی ئەردێلان لە سەدەی 13 لەلایەن بابە ئەردێلانەوە دامەزرا. سەرەتا لە ناوچەی شارە زوو کەرکووک بوو. لە سەدەی 16 دەڤەرێکی گەورەی ڕۆژهەڵات و باشووری کوردستانی لەژێر دەستا بوو. میرە بەناوبانگەکان هەڵۆخان ساڵی 1590 زانی تا ساڵی 1690 زاینی چەندێک قەڵای بۆ بەهێزکردنی میلنیشینەکەی دروست کرد. قەڵای زەڵم کە پایتەخت بوو و قەڵاکانی پڵنگان و مەریوان و حەسەن و ئاوا سەردەمەکەی ئارامی خۆشگوزەرانە بوو. سەری بۆ عوسمانی و سەفەویەکان شۆڕ نەکردووە. شاه عەباس سەفەوی بۆ لەناوبردنی کوڕەکەی خان ئەحمەد خانی لێ هەیانداوە. لە بەشی دووەمی چالاکیەکەمان چەند پرسیارێک لە قوتابیە کوڕەکان دەکەین. ئەو جارە نۆبەتی قوتابیە کوڕەکانە. ئەو تۆپیان لە بۆ داوێت هەر پرسیارێک کە تەپێشە دەبی وەڵاممان بدەنەوە. یەڵا ئەی لە کۆتایی سەدەی 19 هۆشیاری چی پەرەی سند سیاسی و ئابووری. ئافرین یەڵا ڕێکەوتنامەی ئەمە چێ ساڵی چەند 1555.
جەنگی جیهانی یەکەم ساڵی چەند بوو؟ ساڵی 1914. کێبووکی کوردستان ئاسا لێلا قاسم باشی کوردستان ساڵی چەند ساڵی 1940 لە کۆتایی چارەچێکەمان هەستان بە تەواوکردنی سەر دووکتان خۆش هەم دەستی کوڕەکان هەم دەستی کچەکان جەپڵەکی زۆر قەیم لە بۆ کچەکان.